سڵاوتان لێبێ خۆشەویستان. بەیانی ڕۆژی دووشەممە کە هاوتایە لەگەڵ 12 ڕەبیع الئەوەل ئەبوبەکری سیدیق خودا لێی ڕازی بێ وەستا بۆ پێشنوێژی کردنی موسڵمانان لە نوێژی بەیانیدا. ئەنەسی کوڕی مالیک وردەکارەکانی ئەو ڕۆژەمان بۆ باز دەکا و دەڵێت کە پێغەمبەر درودی خودای لەسەر بێت نەیتوانی پێشنوێژی بکە بەهۆی نەخۆشیەوە، وێ داوای لە ئەبوبەکری سیدیق کردبوو کە پێشنوێژی بکە. لەو ڕۆژەدا پێغەمبەر درودی خودای لەسەر بێت کەمێک دەستی بە نەخۆشیەکەیەوە گرت، وێ لە پشت پەردەکەوە سەیری موسڵمانانی دەکرد لە ژووری خاتو عایشەوە خودا لێی ڕازی بێت و بە بینینی ئەو لە خۆشیدا زەردەخەنەیان دەکرد. دواتر ئەبوبەکری سیدیق هەستی پێکرد کە خەریکە دەزوڵایەوە لە شوێنەکەی و پێغەمبەر موحەممەد درودی خودای لەسەر بێت ئاماژی بۆ موسڵمانان کرد کە بەردەوام بن لە نوێژکردن. ئەنەسی کوڕی مالیک دەڵێت پێغەمبەر درودی خودای لەسەر بێت دوای جێبەجێکردنی ئەمانەت و گەیاندنی پەیامەکە دەستی بە مردن کردووە تا مرد. بەمەش موسڵمانان لە حاڵەتی سەرسوڕماندا بوون بە ڕادەیەکی زۆر. دواتر ئەنەسی کوڕی مالیک باسی ڕۆژی کۆسی دوای پێغەمبەری کرد و وتی خراپترین ڕۆژەکان بووە کە بەسەر موسڵمانان تێپەڕیوە و لە وەسفەکەشیدا دەڵێت هیچ ڕۆژێک نییە بە ئەندازی ئەو ڕۆژە ڕووناک بوو بێت کە پێغەمبەر درودی خودای لەسەر بێت هاتە ناومان، و هیچ ڕۆژێک نییە بە ئەندازی ئەو ڕۆژە تاریک و ناشرین بێت کە پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێت گیانی سپەر. دوای کۆسی دوای پێغەمبەر موحەممەد درودی خودای لەسەر بێ و تەواوبوونی هاوڵان لە شۆردن و کفن پۆشینی و دانانی لەسەر جێگاکە بوو ئەوەی نوێژی لەسەر بکەن، هەر زارە و کۆمەڵێک دەچوونە ژوورەوە بۆ نوێژکردن لەسەری بە زۆرێک کە سەرەتا پیاوان، دواتر ئافرەتان، دواتر گەنجەکان دەڕۆشتن و بۆ جێبەجێکردنی وەسەتنامەکەی لەو ژوورەدا نێژرا. شایانی باسە دوای ماوەیەک ژمارەیەک هەوڵ بۆ هەڵدانەوەی تەرمی پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێت ڕوویداوە کە ژمارەی هەوڵەکان گەیشتونە بە 5 هەوڵ، بەڵام هەمویان شکستیان هێناوە. ئەمڕۆ لەم ڤیدیۆیەدا باز لە هەر 5 هەوڵەکان بۆ هەڵدانەوەی گۆڕی پێغەمبەر درودی خودای لەسەر بێت دەکەین، ڕوونی دەکەینەوە ئایا کێ لە پشت هەریەکێک لە هەوڵەکانەوەیە و هۆکار و ئەنجامەکانیشی باز دەکەین. بەڵام پێش ئەوەی بە تەواوەتی بچینە ناو ڤیدیۆکەوە بیرتان نەچێت ئەگەر بابەتەکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ڤیدیۆکەمان بۆ بکەن و سەبسکرایبی کاناڵەکەشمان لە بیر مەکەن بۆ ئەوەی لە هەر ڤیدیۆیەکی نوێ ئاگادار ببنەوە. ئێستاش با دەست پێ بکەین. یەکەم هەوڵ بۆ هەڵدانەوەی گۆڕی پێغەمبەر درودی خودای لەسەر بێت لە سەردەمی یەکێک لە نامۆترین فەرمانڕەواکان بوو بە درێژای مێژوو کە ئەویش حاکم بی ئەمراللای فاتیمی بوو. ئەم حاکمە لە ساڵی 386 کۆچی دەسەڵاتی گرتە دەست و یەکێک بوو لەو حاکمە سەیرانەی کە مێژووی ئەلمەحروسەی تێپەڕان و مێژوو نووسان بە شێوەیەکی خراپ باسییان کردووە. ئەوش بە سەرۆکایەتی مێژوو نووس جەلالەدین ئەلسویتی کە یەکێکە لە مێژوو نووسە بەناوبانگەکانی میسری ئیسلامی و لەبارەی ئەوەیشەوە دەڵێت خراپترینی دروستکراوەکان بووە. میسر دوای فیرعەونی شەڕانگێزی تێدا بووە. فیرعەون کە خراپەکارەکانی لە ڕادە بەدەربوون بە هەمان شێوە ئەم حاکمە وەک فیرعەون وەسف کراوە، ستەمکارێکی سەرسەخت و شەیتانێکی یاخی بووە. هەروەها لە سەیرترین شتەکان کە لە سەردەمی ئەودا ڕوویداوە ئەوە بوو کە فەرمانی کرد کە خەڵک شەوانە لە بازاڕەکاندا کار بکەن و بە ڕۆژش دای بخەن. ئەمە جگەلەوەی ڕێگری لە چوونە دەرەوەی ژنان دەکرد. هەروەها ڕێگریان لە خەڵک دەکرد کە هەندێک خواردن بخۆن. بەڵام سەیرترین شت لە کاتی خۆیدا ئەوە بوو کە لە سەردەمی ئەو یەکەم هەوڵ بۆ هەڵدانەوەی گۆڕی پێغەمبەر درودی خودای لەسەر بێت ڕوویدا. هەروەک مێژوو نووسان باسی دەکەن و هەندێک لە شوێنکەوتوانی ئاماژەیان پێکردووە کە هەوڵی گواستنەوەی تەرمی موحەممەد درودی خودای لەسەر بێت داوە. وای بیردەکردەوە ئەگەر لەم کارەدا سەرکەوتوو بێت خەڵکی هەموو وڵاتان و وڵاتانی ئیسلامی قیبلەیان بەرەو میسر دەگەڕێتەوە. هەروەک مێژوو نووسان و نووسەرەکان باسی لێوە دەکەن ئەم حاکمە پارەیەکی زۆری تەرخان کرد و شوێنێکی ئامادەکرد بۆ گواستنەوەی تەرمی موبارەکی موحەممەد درودی خودای لەسەر بێت لە مەدینەی مونەوەرەوە بۆ میسر. بۆ ئەمەش یەکێک لە شوێنکەوتوانی خۆی نارد بۆ مەدینە کە بە ئەبولفتوح ناسرا بوو. ئەویش فەرمانی فەرمانڕەوای فاتیمی بی ئەمراللای جێبەجێ کرد و لەگەڵ هەندێک لە پیاوەکانی بەڕێکەوتن، بەڵام بەپێی قسەی مێژوو نووسان باو بارانێکی بەهێز هەڵی کرد و ڕێگ و ڕیشەی هێزەکەیانی تێکشکان و لە بەهێزی بایەکە زەوی دەلەرایەوە. بەمەش ئەلفتوح تووشی شۆک بوو و بڕیاریدا بگەڕێتەوە بە بێ هەڵدانەوەی گۆڕەکە. هەوڵەکەشی شکستی هێنا. هەوڵی دووەم بە هەمان شێوە لە سەردەمی حاکم بی ئەمراللای فاتیمی بوو. وا دەردەکەوێت کە بە هەوڵی ئەبولفتوح ڕازی نەبووە
و کەسێکی تری نار کە ئەرکی هەڵدانەوەی گۆڕی پێغەمبەر درودی خودای لەسەر بێت لە ئەستۆ بگرێ. بە پێی برخستنەوەی مێژوونووسان هەوڵەکەی ئاشکرا بوو و خەڵکی مەدینە دەستگیریان کرد و کوشتیان. بەم جۆرەش هەوڵی دووەمی شکستی هێنا. سەبارەت بە هەوڵی سێمش لە سەردەمی جەنگی خاسپەرستەکاندا ڕوویدا. ئەو سەردەمەی کە زۆرێک لە ڕابوونی ئیسلامیەکان دەرکەوتن بۆ بەرەنگاربوونەوەی شەڕانگێزی خاسپەرستان و سەرەتای ئەمەش لە سەردەسی سوڵتان نورەدین بوو کە بە تەقوا ناسرا بوو و لەو سەردەمەدا هەوڵێکی تر بۆ بردننی جەستەی پێغەمبەر موحەممەد درودی خودای لەسەر بێت ڕوویدا. وەک مێژوونووسان باسی لێوە دەکەن سوڵتان نورەدین خەو بە پێغەمبەر موحەممەد درودی خودای لەسەر بێت دەبینێت و وەک ئەوەی ئاماژە بە دوو پیاوی ئاش قەریا بکە و بە نورەدین بڵێت ڕزگارم بکە لەم دوو کەسە و سوڵتان بەترسەوە لە خەو هەڵدەستێت و دەست نوێژ هەڵدەگرێت و نوێژ دەکا و دوای ئەوەی دەخەوێتەوە دیسان خەونەکە دەبینێتەوە و جارێکی تر لە خەو بەترسەوە هەڵدەستێتەوە و دوعاکانی دووبارە دەکاتەوە بۆ جاری سێم خەونەکە دەبینێتەوە. دواتر ڕاستەوخۆ داواکاریەک بۆ وەزیرێک دەنێرێ کە ناوی جەمالەدینی میسری بوو و خەوەکەشی بۆ دەگێڕێتەوە. ئەوش بە سوڵتان دەڵێت دەست بەجێ بەرەو شار بڕۆن. دواتر سوڵتان خۆی ئامادە دەکات بۆ ئەوەی بچێتە دەرەوە و پاشان لەگەڵ وەزیر دەچێتە دەرەوە بەو مەبەستەی کە سوڵتان خەڵکی مەدینە ببینێ و ئەو کەسانە بناسێتەوە کە لە خەونەکەدا بینیانی. سوڵتان بڕیاریدا ئەوەی ئامادە بوایە پارە و خێری پێدەبەخشی، بەڵام هەر کەسێک دەهات هیچ کام لەو تایبەتمەندیانی نەبوو کە لە خەوەکەدا بینی بووی و پرسیاری ئەوەی کرد کە ئایا کەسێک هەیە لە شارەکەدا نیشتە جێبێک کە ئامادە نەبوو بێت. خەڵکیش ڕەوانەی دوو پیاویان کرد کە دەیانوت ئێمە مەغریبین و پێویستیمان بەخێر نییە، بەڵکو دەیانویست کە پارەکانیان ببەخشێنن بەسەر کەسانی تردا و ڕاستەوخۆ سوڵتان فەرمانیدا کە بیان هێنن و هەر کە بینیانی دڵی حەسایەوە چونکە هەمان تایبەتمەندی ئەو دوو پیاوەیان تێدا بوو کە لە خەوەکەدا بینی بووی و بۆ ئەوەی سوڵتان ڕەوایەتی خەوەکەی پشتڕاست بکاتەوە لێیان دەپرسێت کە لە کوێوە هاتوون. ئەوانیش وەڵامی سوڵتان دەدەنەوە و دەڵێن ئەوان گروپێکن لە وڵاتی مەغریب و نیشتە جێبوونیان لە نزیک ئەو ژوورە بە شەرەفە هەڵبژاردووە. دواتر سوڵتان خۆی بڕیار دەدا سەردانی ماڵەکەیان بکە و ژێر زەمینێکی قوڵ دەدۆزێتەوە کە هەوڵیان داوە لە ڕێگەیەوە جەستەی پێغەمبەر موحەممەد درودی خودای لەسەر بێت بگوازنەوە. بۆیە سوڵتان فەرمانی دەستگیرکردن و لێدان و کوشتنیانی دا. هەروەها سوڵتان بۆ ئەوی تووشی شتێکی لەو بابەتە نەبێتەوە فەرمانیدا بڕێکی زۆر لە باروت و تەقەمەنی تواوە بهێنرێت و خەندەقێک لە دەوری ژوورەکە دروست بکرێت، ئەویش بۆ ئەوەی ڕێگیری بکات لە هەر کەسێک لە هەڵکەندن و گەیشتن بە جەستەی پێغەمبەر موحەممەد درودی خودای لەسەر بێت. سەبارەت بە هەوڵی چوارەمیش بەدەستی یەکێک لە شازادەی خاسپەرستە بەرهەمهێنەرەکان بوو کە بە ئارناد ناسراوە کە شازادەیەک بوو لە قەڵاکەیدا بیری لەوە کردەوە کە بەرەو مەدینە بڕوات و دەست بەسەر ئازیزترین و پیرۆستترین شوێنی موسڵمانان بگرێ و بۆ ئەمەش بە ژمارەیە کەشتی لە ڕێگەی دەریای سوورەوە بەڕێکەوتن کە دەریاسەیەکی ئیسلامیە و هەروەها سەرکەوتوو بوو لەم کارەدا. وەک مێژوونووسان باسی لێوە دەکەن هێرشی کردوتە سەر زۆر کەشتی، لە نێوانیاندا کەشتێ بازرگانێ جیاوازەکان بوون کە دەستی بەسەر کەشتێ بازرگانیەکان و بەرهەمەکانی ناویان گرتووە. هەروەها بە هەمان شێوە هێرشی کردوتە سەر کەشتی ئەو حازیانی کە بەرەو مەدینە دەڕۆشتن و زۆرێکی لیان کوشتووە و کاریگەری لەسەر ئەوانی تریش دروست کردووە. و لێرەدا ڕۆڵی سەلاحەددینمان بۆ دەردەکەوێ کە سەرکردا حەسامەددین دەستنیشانی کرد بۆ ڕووبڕبوونەوە. بە پێی سەرچاوە مێژوویەکان یەکێک بووە لە بەهێزترین سەرکردەکان لەو سەردەمەدا و بە دیاریکراوی لە بواری شەڕی دەریاییدا. لەو کاتێک کە هێزەکانی ئارنا زۆر لە مەدینە نزیک بوون تا ئەو ڕادەی کە ڕێپێوانێکی یەک ڕۆژە لە نێوان ئەوان و فەرماندا حەسامەددین هەبوو. دوای ئەوەی هەواڵی ئارناد گەیشتە سەلاحەددین هەوڵێکی زۆری بە ئەنجام گەیاند بۆ ئەوەی ئارناد نەگاتە شارەکە و گۆڕی پێغەمبەر درودی خودای لەسەر بێت هەڵ نەداتەوە. ئەو هەوڵە ئیبن کەثیر باسی دەکات و دەڵێ کە میسر لەو سەردەمەدا زۆر دەوڵەمەند بووە و پێی حاکمەکەی برای سوڵتان سەلاحەددین بوو کە بە پاشای دادپەروەر ئەبوبەکر ناسرا بوو وێ بە ئاسانی توانی بەلەمێک ئامادە بکات و فەرماندا حەسامەددینیش خۆی سەرپەرشتی پێکهێنانی دەکرد. دواتر کەشتێکە بە هەڵوەشێنراوەی بە وشتر و ئەسب گواسترایەوە بۆ دەریای سوور. جگەلەوەش باشترین زۆری کەرەستەی تێدا بەکار هاتەبوو و هەروەها باشترین شەڕکەری لە بواری شەڕی دەریاییدا تێدا بوو کە زۆربەیان خەڵکی مەغریب بوون. ئەمەش ئەزمون و لێهاتووی ئەوانە. بەو پێش بە ئاسانی دەستی بەسەر قەڵای ئایلەدا گر و کاریگەری لەسەر زۆرێک لەو خاس پەرستانە دروست کرد کە تێیدا بوون. جگەلەوەی زۆرێک لە موسڵمانانی ئازاد کرد
کە پێشتر لەلایەن هێزەکانی ئارنات بەدیلگیرا بوون و دواتر توانی بگاتە هێزەکانی ئارنات پێش ئەوەی بچنە ناو مەدینە و سەرکەوتوو بوو لە بەدەستهێنانی سەرکەوتن بەسەریدا سەرڕای ئەوەی زۆرێک لە خاسپەرستان و ئارنات ڕایان کرد بەڵام موسڵمانان توانیان بەدیل بیانگرن و بە بەندکراوی بیانهێنن بۆ میسر دواتر هەواڵی سەرکەوتنەکە گەیشت بە سەلاحەدین ئەویش بڕیاریدا کە دیلەکان دابش بکاتە سەر دوو کۆمەڵی یەکەمیان بەناو بازار و خەڵکی میسردا دەگەڕاند و خەڵک گاڵتەی پێیان دەکرد و لەسەر گوێ درێژ دادەنران پاشان سەلاحەدین فرمانی کوشتنی بۆیان دەرکرد سەبارەت بە بەشی دووەمی بنەماڵەی خاسپەرستەکان سەلاحەدین فرمانی بە ئەلعادیلی برای کرد کە بە کۆت و بەندەوە بنێردرێن بۆ حیجاز و لە وەرزی حەزدا لە سێدارە بدرێن سەرڕای ناوبانگی سەرکردە سەلاحەدین بەهۆی مامەڵی باشی لەگەڵ زیندانیەکان بەڵام لەو حاڵەتەدا مەبەستی ئەوە بووە کە ئەوان ببنە نمونە بۆ هەموو ئەوانەی کە بیر لەوە دەکەنەوە هێرش بکەنە سەر گۆڕی پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێت سەبارەت بە هەوڵی پێنجەمیش مێژوو نووسان باسییان لەوە کردووە کە لەو سەردەمە بووە کە عەباسیەکان و موسڵمانەکان سەرقاڵی بابەتی تەتارەکان و لەشکرکێشیەکانیان بوون بۆ سەر جیهانی ئیسلامی باز لەوەش کراوە کە بەشێک لە خەڵکی ئەو شارە خەڵکی حەلەب بوون و گەشت لە مەدینە و شازادەکەیان بەڵێنی پێدابوون پارەیەکی زۆریان پێ بدات ئەویش لە بەرامبەرکردنەوەی ئەو ژوورە بە شەرەفە و دەرهێنانی جەستەی بە نرخی پێغەمبەر درودی خودای لەسەر بێ و ئەبوو بەکری سدیق و عومەری کوڕی خەتاب خودا لێیان ڕازی بێ و بەداخەوە توانیان بگەنە ژوورەکە و دوای نوێژی عیشا گەیشتن کە ژمارەیان 40 پیاو بوو بە ئامێری هەڵکەندن و ڕوخاندنەوە گەیشتنە ژوورەکە وارکە لە مینبەرەکە نزیک بوونەوە زەوی قوتیانی دا و هیچ شوێنەوارێکیان نەما وی هەوڵەکەیان بۆ هەڵدانەوەی گۆڕی پێغەمبەری پیرۆز و هاوڵەکانی شکستی هێنا ئەویش وەکو هەوڵەکانی تر کە هەمویان بە شکست کۆتاییان پێهات و بەم شێوەیەش گەیشتنە کۆتایی ڤیدۆکەی ئەمڕۆمان و ئێوەش دەتوان ڕای خۆتانمان دەربارەی ڤیدۆکە لە کۆمنت بۆ بنووسن و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون ئەگەر ڤیدۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایب بەکار چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەڕەخن و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکە تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.